چونکە بەڕاستی شەرمە من میوانداری لە کوردی پارچەیەکی تری کوردستان بکەم و لە دیالێکتەکەی تێنەگەم. ئێمە وەکو خوێندکاری زانکۆی ئەمریکی ئەو شتێک کە زیاتر هەستی پێ بکەین ڕەنگە تەنها کەمی بەکارهێنانی دیالێکتی خۆمان نەبێ بە بۆنەی ئەوەی خوێندکاری کورد لە پارچەکانی تری کوردستان لێرە بەرکەوتنمان هەیە لەگەڵیان زۆر جار ئەو هەستەمان هەیە کە ئێمە ناتێگەیشتنمان هەیە لە یەکتر مەسەلەن کرمانجی زازاکی لە باکووری کوردستانەوە لە بەتایبەتی لە ڕۆژئاواوە کوردانی ڕۆژئاوا لێرن کوردانی یەزیدی لێرن بەڕاستی ئەگەر شتێک من زۆر لێرە تەرکیزم لەسەری بێ ئەوەی هەستی پێ بکەین جێگەی داخە ئێمە یەک ڕیزیەکی زمانمان ئەوێ ئێمە پێویستە لە پارچەکانی تر لە یەکتری تێبگەین پێویستە ئەو پردی جیاوازی دیالێکتە بشکێت و میکانیزمی ئەکادیمی و ڕێنیشاندان و ئاسانکاری هەبێت و بێتەکایەوە بە ئەوی باشتر لە یەکتری تێبگەین چونکە بەڕاستی شەرمە من میوانداری لە کوردی پارچەیەکی تری کوردستان بکەم و لە دیالێکتەکەی تێنەگەم. تۆ ئەو شێوەزارانی کە هەیە لە هەمویان تێگەیت یا تایەتی تێناگەیت؟ لە هەورامی تێناگەم بادینی تێگەم لە کرمانجی و ئەتوانم قسەی پێ بکەم کوردانی ڕۆژاوە تەواو لەیان تێگەم بەڵام نزیکە تا ڕادەیەک بەڵام ناتوانم وەکو خۆیان قسەی پێ بکەم بەڵام ئەتوانم تیان بگەێنم کە خۆم بەڵێم چی بە دیالێکتی ئەوان و بە تەواویش لەیان تێگەم بەڵام ئەو شتە من بەز نیم ئەبێ خەمخۆری ئەوەشم هەبێت کە هاوڕێکەم بۆ تێناگە و ئەگەر وشەیەکی تریش پێویستکە بێتە ناو دیالێکتەکەی ئێمەوە با وشەیەکی تری شێوەزارێکی تری زمانەکەی خۆم بێت وەکو کوردێک و ئەوە زۆر جێگەی بایەخە بەڵام بەڕای من ڕاستە ئێمە ڕەنگە لێرە بە ئینگلیزی بخوێنین بەڵام کە ئەو شتانش ئەبینین ئەو هەستەمانتیا ئەجوڵێ کە بەڵێ زمانەکەی ئێمە خەریکە کاڵە بێتەوانێ لە ناو خودی خۆمانە. بەسی هەورامی و کرد هەوڵە نیاوە هیچی لە فێربی؟ نا هاوڕێی هەورامیم هەیە هەوڵم نایەوەی ڕاستی بێت تۆزێ قورسە بەڵام هۆکارەکە چییە کە هەوڵ ئەیت بێ ئومێدەبی چونکە وەسیلە نیە فەرموو من وەکو سۆرانیەک ئەمە فێری کرمانجی بم پلاتفۆرمێکم پێ نیشان بە کە فێرم کات ئەکادیمیایەکم پێ بڵێ بۆی بڕۆم کە وەکو کوردە فێری کرمانجی بکات هەیە نەخێر عادی پێم بڵێ ئەکادیمیایەکم پێ بناسێنە فێری زمانی ئینگلیزی بکە ئۆنلاین و لە دەرەوەش زۆر هەیە ئەمە یەکێشەکە. هیوادارم توانی زیاتر پەرە بە زمانی کوردیەکە و بێ بەگەشتی بەسەر زەمینەکانەوە خوێنیتەوە؟ بەڵێ خوێنیتەوە زیاتر ڕۆمانە خوێنمەوە شعرە خوێنمەوە هەر ئەمڕۆژ سێ کتێبی تازەم کڕی لێرە لەو پێشانگایی کە هاتبوو لە دەرەوە ئامادەکراوە کتێبی کوردی زۆر جوانی لێبوو دوو کتێبی مەولانام کڕی کە لەسەر مەولانا بوون دیوانێکی تری شێرکۆبێکەسم کڕی پێویستە گرنگە خوێندنەوە بە کوردی زۆر گرنگە بە تایبەتی ئەدەبیات هەم بۆ زیندوو بوونەوەی ئەو هەستی وشە سازیە کە بەڕاستی زۆر جار بە تایبەت لە قسەی ڕۆژانەیە کە بمانەوێت شتێک وەرگێڕین ئەگەڕین بەدوای ئەمە بە کوردی چی پێ ئەوترێ ئەوەندە لە دەستەواژە بیانیەکە ڕاهاتووی یان ئەوە تاکە وەکووتم دووبارە هاوڕێیەکی ترم کە زمانی دایکی شێوەزارێکی ترا من بەلامەوە نامۆیە ئەبێ بگەڕێم بزانم بە شێوەزارەکەی من چی پێ ئەوترێ و بۆیە خوێندنەوەی کوردی زۆر گرنگە.